بینەرانی عزیز سڵاوتان لێبێ، من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانی عزیزەوە لاگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی باسی ڕۆژی ئەمڕۆ تایبەتە بە تەوەرێک کە وەکو ئاگادارن لە شاری سلێمانی ئەمڕۆ مەراسیمی چلەی یاخودیادی کاک نەوشیروان مستەفا با ڕێوەچوو لە گردی زەرگەتەی بزوتنەوەی گۆڕان یادەکە هەرچەنە بڵێن بزوتنەوەکە بە فەرمی ناوی چلەی لێنناوە، ناوی یادی لێناوە لە یادەکەیە هاوڵاتیان و لایەنگرانی پارتە سیاسیەکان و ئەو کەسانی خۆیان بە هەواداری کاک نەوشیروان مستەفای خوا لێ خۆش بوو زانیوە، یاخود هەر کەسێک بە ئازادانە ڕۆژتۆ لەوێ سەردانی کردووە و کادران و هەڵسوڕاوان و کەسایەتی و بەرپرسیارانی ناو بزوتنەوەی گۆڕانیش لەوێ لە پێشوازی خەڵکا بوون. ئێمە ئەم شەو لەم بەرنامەیە مەبەستمانە قسە لەسەر دوو تەوەر بکەین. یادەکە و لایەنی دووەمی گفتوگۆکەمان قسەکردنە لەسەر بزوتنەوەی گۆڕان لە قۆناغی ئەوەی پێی ئەوترێت دوای کۆچی دوای ڕێخەری گشتیەکەی. بزوتنەوەی گۆڕان بەرەوکوێ هەنگاوانێت، هەنگاوەکانی بزوتنەوەی گۆڕان لێرە بەدوا چۆنە بێ وەکو ئەوترێت لە دوای چلەی ڕێخەری گشتیەکەیانەوە گۆڕان بەرچاوی زیاتر ڕوونە بێتەوە بە شێوەیەک لە شێوەکان وەکو خۆیان ئەڵێن هەندێکیان ئەڵێن تا ئێستا لە شۆکی کۆچەکە دەرنەچوین لێرە بەدوا لە سیاسەتە نابێ شۆکەکە بەردەوام بێ ئەبێ بێنە دەرەوە و هەنگاوی چۆن ئەنێن و دنیابینیان بۆ کۆی پرسە سیاسەکان لە هەرێمی کوردستان لەسەر ئەم تەوەرانە قساکەین بۆ ئەم بەرنامەیە میوانداری کاک عومەری حاجی عینایەت پارلەمانتاری بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی کوردستان و هەڵسوڕاوێکی دیاری بزوتنەوەکە لێرە لەگەڵمان ئامادەیە بە سوپاسەوە. کاک عومەر ئەمەوێ بۆ پرسیارە دەست پێ بکەم، یادی نەوشیروان مستەفا، یادی کۆچی دوایی کاک نەوشیروان بۆ لە پێناوچیدا. زۆر سپاس بۆ جەناب و سپاس بۆ بینەرانی کوردستان 24، سپاس بۆ میواندارەکەی ئێمە. بەڕاستی من لێرەوە گەڕێگەم بدەن لە خلالی ئەم تەلەڤیزیۆنەوە درود بنێرم بۆ جانی پاچی کاک نەوشیروان و سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان و لێرەوە جژنە پیرۆزە بکەم لە ئەو پێشنەوەی قارەمانانی کە ئێستا لەبەرەکانی جەنگدان و سەروی ڕێز و نەوازشدا ئەنوێنم لەبەردەم یەک بەیەکی ئەو پێشمەرگانەی بە درێژایی مێژووی خەباتی کەلی کورد شەهید بوون، بە تایبەتی ئەو شەهیدانەی بەرامبەر درندەکان و تاریکبەرستەکانی داعشەکان. ئێمە ڕۆ داعشیش لە مووسڵ ڕاگەیەنراس ئەوەش بەڕاستی دەستخۆشیچکێ هەرچەند من هیوادارم کە دوای شەڕی داعش شەڕیشکە بە تووشی خەڵکی کوردستانەوە نەبێ کە من بۆ خۆم واتەوە خۆعەکەم شەڕی دوای داعش بۆ ئێمە سەختترە بێ بۆ گەلی کوردستان، هەموو گەلی کوردستان. هەندێک لایانی تر هەندێک هێزی تر لەناو بە پاڵپشتی لایانی دەرەکی و پاڵپشتی هەندێک شۆڤێنیستی عەرەب بەنیازم جارێک کە شەڕێککە بە خەڵکی کوردستان پرۆشم هیوادارم تۆقعەکەی من هەڵە بێت و ئەو بۆ چوونەوانە بێت. ئێمە کاک نەوشیروان مستەفا وەک ڕێخەری گشتی بزوتنەوەکەی ئێمە کەسێکی دیار و کەسێکی خۆنەویست بوو لە ناو ئێمە و ئەوانەی کەواش بڵێن شوێن کەوتووی بەرنامەکەی نەوشیروان مستەفا بوون بەبێ هیچ غایەکی مادی و بهێت تەنانەت بە هیچ غایەکی بڵێن پۆست و کورسی و دەسەڵات و ئەوانە ئێمە شوێن کەوتووی بەرنامەی جەنابی کاک نەوشیروان بووین و کۆستی ئەو بۆ ئێمە بەڕاستی شۆکێکی گەورە بوو وەکو جەنابەت لە پێشی بەرنامەکە باست کرد یا لە ناو پێمایە لە مقدمەی بەرنامەکە باست کرد. ڕاستە شۆکێکی گەورە بوو، بەڵام ئەتوانم ئەوەش بڵێم کە ئێستا بزوتنەوەی گۆڕان بەهێزترە لەو دەمەی کە کاک نەوشیروان خودی کاک نەوشیروانی تیا بوو، لەبەرەوەی کۆچی دوایی کاک نەوشیروان جۆرێک لە یەکڕزی جۆرێک لە وزەی بە ئەندامان و لایەنگران و گۆڕانخوازان بەخشیوە کە بەڕێی من ئەگەر ئەو وزەیە لە کیز نەدەین ئێمە ئەتوانین باشتر بە گۆڕونتینتر کار بکەین و بتوانین لە خزمەت ئامانجەکانی گەلی کوردستان و میلەتەکەی خۆمان بین. بەڵام ئەگەر نەتوانین ئەو وزە و تاقەی کە وەفاتی کاک نەوشیروان و ئەو بەرنامە و ڕێوشیرانەی کە ئەو بۆ ئێمەی بەجێهێشتووە وەک پێویست سوودی لێوە بگرین لەوانەیە بە پێچەوانەوە بشکێتەوە لەسەر بزوتنەوەی گۆڕان. من هیوادارم بۆ چوونی یەکەم هیوای یەکەمم کە هیوام خواست بتوانین ئەو وزە و تینەی کە مەرگی کاک نەوشیروان بە ئێمەی بەخشیوە
باشتر بەگاری بێنین بۆ پێشخستنی بزوتنەوەکە و دەرەنجامیش بۆ پێشخستنی ئایندەی خەڵکی کوردستان و ڕێخستنی جۆری ژیانی خەڵکی کوردستان و تەنان هەنگاونان بەرەو سەربەخۆی کوردستان بتوانین بە شێوەیەکی زۆر وە حکوومەتێک دروستکەین حکوومەتی گەل و نیشتیمانەکان بێ حکوومەتی خەڵک بێ پێشەوەی حکوومەتی بەرپرسان بێ. بەڵێ ڕێکخەرانی یادەکە ئەمڕۆ و ڕۆژانی پێشتریش ئاماژەیان بەوەدا بوو کە لەبەرەوەی ئەوان یادەکە بە یادێکی نیشتیمانی ئەزانن بۆیە کارتی بانکێشت نامەیان بۆ هیچ لایەنێکی سیاسی نەناردووە. بەڵام ئەمەیان لایەنی ئەو لایەنن یەکەم نەمەوێت پرسیاری لێ بکەم لە تووڕە کۆمەڵایەتیەکان و لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە هێندەی من لە تاقی بەیانی و متابعەکەم قسە لەسەر ئەوە هەیە بۆچی بزوتنەوەی گۆڕان هیچ قسەیەکی نەبووە. ئێمە طبعاً لەو ڕۆژی فعلا ئێمە کاگنوشتوان بە مورچی خۆمان بەتەنها نازانین. ئێمە کانیشتوان بە ڕەمزێکی میلەتی کورد دەزانین و لەبەرەوە تەنها مڵکی بزوتنەوەی گۆڕان نییە دەیان و سەدان و هەزاران کەس جەنابەت بینیت یانی ئەو خەڵکە بە خۆڕسکی خەڵک بە پێدێ بۆ سەرگۆڕەکەی خەڵک بە مەسەرەن بەبێ ئەوەی ئێمە هیچ ئاسانکاریە بۆ خەڵکی جگە لە ئاو هیچمان نەبووە لە گردەکە بێن بە هیچ کەسێک بەڵام خۆی خەڵک خۆی خۆڕز کاتووە و زۆر و هەزارانشن بینیۆکاریکی ئێستا بە بزوتنەوەی گۆڕانشین کەواتە ئەم پیاوە مڵکی خەڵکی کوردستانە پێشەوەی مڵکی ئێمە بێت. لەبەرەوەی ناکرێت تۆ بانگهێشت لە جۆرە مناسبەتێکی وا گەورە نە کورسیەکەت هەبێت لەسەری دابنیشێ نە منەسەیەک هەبێ وەک پێی بەڕاستی جەماوەرەکە تەحمل نەئەکرا ئێمە تۆ خۆمان کرد خەڵکی زۆر بێت و ئەگەر بە بانگهێشت و بانگهێشتکردن وایە بەڕای من تووشی گلەیی ئەبووین لەبەرەوە باشە بۆچی گۆڕان هیچ ڕاگەیەنراوێکی فەرمی نەبوو ئەمڕۆ. ئێمە لەو ڕۆژەی کاگنوشتوان وەفاتی کردووە هەتا ئێستا چێ زۆربەی لێدوانەکان زۆربەی بەرنامەکان زۆربەی ئەو قسانی کاگنوشتوان گوتی بەگوێی خەڵکی ئاچرپێنین لە خلای دەستگاکانی ڕاگەاندنی خۆمانەوە کە تەلەڤیزیۆنی کێنمان هەیە و ڕادیۆی دەنگی گۆڕانمان هەیە لە خلالی ئەوانەوە زۆربەی قسەکانی کاگنوشتوان بوونەتە بەرنامە و پرۆگرامی ئێمە کە لە ئایندا کاری لەسەر بکەین. مە بەبستم ئەوە نیە زۆر تەقلیسی شەخص بکەین ڕاستی من بۆ بەش بە حاڵی خۆم باوەڕم بەوە نییە کە تەقلیسی شەخص بکەم. لە ماوەی پێش و گلەی ئەوەش لە گۆڕانخوازان کرا کە زۆر ڕخنەیان گرتووە لە پیرۆزکردنی کەس بەڵام و خودی نەوشیروان مستەفا دژی ئەمە بۆ بەڵام ئێستا خۆیان کەوتونەتە هەمان هەڵەوە ئەمە لایەنێکی ئەمە بەس وەڵامێکی کورتم بیتەوە لەسەر ئەوەی بۆچی بەیاننامە نەبوو بۆ ڕێیەکی فەرمی نەبوو ینی شتێکی ئاسایی دانێنیان ئەگەر بزوتنەوەی گۆڕان بەیاننامەیەکی هەبوایە ئەبوایە لایەنەکانی هەموو لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستانیشە هەمووی بەیانی هەبوایە بۆ خۆش دەزانی خەڵکی کوردستان گوێی بەڕاستی پڕ بووە لە بەیان و بەیانکاری. ئێمە ویستمان خەڵک قسە بکە خەڵک بەویستی خۆی بڵندگۆکانمان ئازاد کردو هەر هەوڵاتێکەوێ بێ قسە بکە بەڵام بەمەرجێ تەشیر نەبێ بەمەرجێ هێرشکردنە لەسەر نەبێ هیچ لایەنێکی سیاسی تر و هەر میوانە دێتە بۆ گردەکە حرمەت و ڕێزی لەسەر سەرمان بگرین بێ ئەوەی تەشیر بە هیچ کەسێ بکەی و خەڵکەمان ڕاگەیان بوو بە هیچ جۆرێ نابێ هەر میوان بێ هەر چۆنێ بێ ڕای سیاسی ئێمە لەسەر ئەو میوانە نابێت بە هیچ جۆرە تەشیری پێ بکرێ و ئەو تەشیرکردن بە هیچ کەسێ قبوڵ ناکەین و لەبەر ئەوە بوو خۆمان بەیانمان بڵاو نەکردو ڕێگەماندا خەڵک زۆر باشە بینە سەر باسی بزوتنەوەی گۆڕان لەم قۆناغەیە لە پێش جەژن لەلایەنێکی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانەوە دەست پێشخەری بۆ گۆڕان کرا بۆ هەندێک پرس ڕەت کرایەوە لە قۆناغی دوای جەژن گفتوگۆکان بە چه ئاراستەیەکە بن و دنیابینی گۆڕان چۆنە بێ بۆ چارەسەرکردنی کێشەکان و وەکو لە بەیاننامەی پێش جەژنی یەکێتی و گۆڕان هاتووە باسی ڕفراندۆمیش کراوە لەم نێوەندەیە ینی نازانم گۆڕانکاریەک لە هەڵوێستی گۆڕان بەدی ئەکرێت لێرە بەدووە جارە من سەرەتا من پێم خۆشە جەنابی پێم خۆش لە یادم چووکە لە سەرەتاوە باسیەوە بکەم کە من لێرە قسەی خۆمەکەمە گۆمەرینایەت و هەڵسوڕایەکی بزنەوەی گۆڕانم و ئەندامی پەرلەمانم لە بزنەوەی گۆڕان ئەو قسانێکی کەم لێرە دنیابینی خۆتان من بۆ خۆم و تەوەقع و شیکردنەوەی خۆمە جارە بەڕەت بەش بە حاڵی خۆم من هە لە سەرەتاشەوە بۆ چوونی خۆم لەسەر ڕیفراندۆم بتووە کە خەڵکی کوردستان بەڕای من پێویستی بۆنی لێ بپرسی دەوڵەت دەوێت یا دەوڵەت ناوێت کاتێ بار و دۆخی ژیانی خەڵکی کوردستان لە ڕووی اقتصادیەوە و لە ڕووی سیاسیەوە باش بوو بەڕای من هەر لە ناو پەرلەمانی کوردستانە ئەمانتوانی ئێمە جاری سەربەخۆیی بدەین چۆن لە ناو پەرلەمانە جاری ئەوە درا جاری فیدراڵی درا بە هەمان شێوەیە ئەمانتوانی لە ناو پەرلەمانیشە بانگەشەی ئەوە بکەین کە ئیتر لێرەوە ئێمە پەرلەمان یاسایەک دەرکات لە یاساکە
بڵێ ئیتر پەیوەندی ئێمە لەگەڵ بەغات کۆتایی پێهات ئێمە دەوڵەتی سەربەخۆین و ئەو کاتە سەرۆکی هەرێم مسادقەی لەسەر بکردایە طبعا ئەو کاتە ئەگەر سەرۆکی هەرێمێکی شەرعی هەبێت لە هەرێمی کوردستانە مسادقەی بکردایە منەمە ڕێی خۆمە کە ئەوە ئێمە ڕیفراندۆم بە هەر حاڵ ئێستا پەنابراوەتە بەر ڕیفراندۆم من بەش بە حاڵی خۆم بۆ عومەر عنایەت قسەکەم ڕیفراندۆم بۆ میلەتێک کە میلەتەکە هەمووی هەماهەنگ بێ هەمووی لەگەڵ ڕیفراندۆمەکە بێ ڕاستە هەندێک کەس لە هەندێک کەس ژێ لەوانێت و ئەگەر باشترین شێوەی گوزرانیشی بۆ دروستکەی لەوانێ هەردژی ڕێفراندۆ بێ لە ڕاستە هەندێک کەس دەستی دەرەکی لەوانێ لە پشتشەوە بێت دژی ڕیفراندۆم بۆسێتەوە بەڵام تۆ کاتێک کێشە سیاسیەکان و کێشە اقتصادیەکانن لە هەرێمی کوردستانە حەل کرد ئەو کاتە بەڕێی من لە سەدا 90 خەڵکی کوردستان زیاتر دەنگ بە ڕیفراندۆم بزوتنەوەی گۆڕان و دنیابینی خۆتان ڕای خۆتان ئەبێت بزوتنەوەی گۆڕان چی بکات بۆەوەی ئەو یەکدەنگی و ڕێکەوتنی لایەنەکان دروست بێت لە ئەوەی کە لەسەر بزوتنەوەی گۆڕانە بەتایبەت دەوترێ قۆناغی دوای داعش قۆناغێکی سەختترە بێ خۆش من بەش بە حاڵی خۆم وای ئەبینم قۆناغی دوای داعش سەختترە بێت لە قۆناغی ئێستا باشە کەواتە پێویستمان بە یەک ریزیە زۆر بە وردی یەک بەڕێک ڕستە بۆ ڕوونەکەمەوە قۆناغی دوای داعش ئێمە ڕوبەڕووی هێزێ ئەبینەوە کە پێڵێن هێزی شۆڤێنیستی عەرەب بە ئەستوری بە هەندێک دەوڵەتی دراوسی کەوترێت لە حەشدی شعبیە کۆ بەڕای من هەر حەجی شعبیە و لە حەجی شعبیە خۆی بینیتەوە من لە سوپای عێراق زۆر حەزەرم نییە ئەگەر سوپای عێراقیش وەکو بە درێژایی مێژووی بەکار هاتووە دژی میلەتی ئێمە جارێکە بەکار نێنرێتەوە لەبەرەوە من وا تەسەورەکەم حەشتی شعبی گەورەترین خەتەرە لەسەری ئێمە و حەشتی شعبی لەناو خۆیشیانە مەسەلە مەذهەبیەکەی ئێمان خۆسۆتەوە کە هەندێک لە کەواتە قۆناغەکە پێویستی قۆناغێکی نەک قۆناغەکە بە درێژایی مێژوو ئێمە پێسمان بە یەکڕیزی هەیە بە تایبەتی ئەم قۆناغی کە دادێ بەڵام ئەبێ ئێمە سەرنج بدەین بۆچی ئەم قۆناغە گەشتە بەم کاتە ئەو کەسی ئەو لایەنەی کە بار و دۆخی بەم وەزعگەیانوە بەم شێوەیە گەیانوە کە ئێستا ڕاستە ئێمە وا باسەکری کە لە ڕووی اقتصادیەوە ناتوانین ئێمە گوزرانی خەڵکی کوردستان چاکەین خۆ لە ڕووی سیاسی و ئەتوانین بکەین یعنی تەنازولکردن بۆ قسەی خەڵکیش ئەمەیە قسەی خەڵک ئەمەیە کاکە تۆ ناتوانی لە ڕووی اقتصادی و وەزعی من باشکی کاکە لە ڕووی اقتصادیش و عەزیەتی ڕۆحم لە ڕووی سیاسی و عەزیەتی ڕۆحم هەیە عەزیەتی جانم هەیە ناتەبایە چونکە تۆ کاتێ لە ڕووی سیاسیەوە و بارودۆخی هەرێمی کوردستان خراپێ پەرچەکردداری ئەبێتە سەر باری گوزرانی خەڵکیش بۆ لە ڕووی معنەوی خەڵکە ڕوخێ قیمەتی سەوابیتەکان بڵێن مەوجوداتی سابیتە کە لە کوردستانە هەیە ئەو قیمەتە دابەزێ ئێستا ئەگەر خانیۆک لە هەرێمی کوردستانە بۆ نمونە نرخەکەی 100 مەسەن دەفتەر بێ کاتێک کە بارودۆخی سیاسی ئاڵۆزە لە هەرێمی کوردستانە نرخەکەی دێتە خوارەوە کەواتۆ لەلایەکۆ ژیان و گوزرانی خەڵکت دابین نەکرد لەلایەک شەوە بارودۆخی سیاسی تێکداوە و ئاڵۆزت کردووە لێرەشەوە زەربەت لە خەڵکی کوردستانەیە لەوە شاڵ زەربەت دێداوە کەواتە تۆ پێویستە ئەگەر بارودۆخی اقتصادێکە با بڵین گریمانە بڵین لە دەستی توانیە نرخی نەوتکەمی کردووە شەڕی داعشەیە نازانم چیەوەی کە حکومەت دێت و کەوا ئێمە باوەڕمە زۆر بە زۆربەی نییە بەڵام خۆ تۆ ئەتوانی بارودۆخە سیاسی چاک باسی پارلەمانی کوردستان باسی تەنازلت کرد بۆ لایەنەکان ئەتوانن بە چ شێوەیەک تەنازل بۆ یەکتر بکەن و لە خاڵێکە یەکتر بگەنەوە یعنی ئێمە میلەتی کورسیە دەردمان هەیە دەردی زۆر سەرەکی ئێمە لە بیرچوونەوەیە دەردی دووهەم خۆ بە کەمزانینە لە بەردەمی دژمنانی میلەتی کووردا ئەمە زۆر خەتەرە میلەتی ئێمە خۆی بە کەمەزانێ دەردی ئێمە لە بیرچوونەوەی خۆپەرستی و کورسی پەرستیە ئێمە لە پەرلەمانی کوردستان کاتێ پەرلەمان پێخراوە لەسەر دەستی برادرانی پارتی دیموکراتی پەخڕاستە پێویستە ئەوان هەنگاوی یەکەم هەڵنێن بۆ ئەوەی کە سەرۆکی پەرلەمانێکی شەرعی و دەستێکی سەرۆکەی پەتایەتی پەرلەمانی شەرعیە لە هەرێمی کوردستان ئەم دەستەوی سەرکاتیە بەرپرسێکی پارتی دیموکراتی کوردستان لە لێدوانێکی ڕۆژنامەوانی ئاماژە بەوادا ئەڵێ ئەمە دووهەم جارە دەست بۆ گۆڕان ڕائەکێشین گۆڕان نایەت بەدەم داواکاریەکەمانەوە و پاساویشیان ئەوەیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ ئێمە وتومانە کە و ئەوان ئەمە بە نەرمینواندن ئەبینن و بە تەنازولیشی ئەزانن وتویانە لێ دانیشتنی یەکەم دکتۆر یوسف سەرۆکی پەرلەمان سەرۆکایەتی جەلسەیە بکات دوای ئەوە کەسێکی تری گۆڕان بێتەوە بە سەرۆکی پەرلەمان ئەبێ ئەمە چۆن مامەڵەی لەگەڵا بکرێت چۆن پێشوازی لێ بکرێت من لێرەوە بە جەنابی کاک مەسعود بارزانی ئەڵێم لە خلای ئەم تەلەڤیزیۆنی ئێوە کاتێ من هەنگاوێکی وا گەورە بەدەستمەوە ببینێم کە باز لە ڕیفراندۆم و دەوڵەتی سەربەخۆی بکەم ناکرێ من بیانوو بە کەسێکی وەکو دکتۆر یوسف کە هیچ کێشەیەکی یاسایی لەسەر نییە و هیچ مخالفێکی یاسایی نەکردووە کەسێکی وەکو دکتۆر یوسف بگرمەوە لەم کاکە و نابێتەوە تۆ بە تەمای دەوڵەت دروستکەی تۆ ئەبێ زۆر ئەگەر لە باری دڵی خۆشتا بە تەنازولی ئەزانی پێ بە جەرجی خۆتا بنی بۆ ئەوەی تۆ هەنگاوە گەورەکە بەهاوی
لەبەرەوە ئێمە هەر کێشەمان هەر ئەوە نییە فەرەزەن ئێستا کەسێک لە بزوتنەوەی گۆڕان چوە شوێنەکەی دکتۆر یوسف فەرەزەن دکتۆر یوسف خۆشی گەڕایەوە ناو بەڵام ئایا لەوێ ئەم یاسایە بۆ چێ بنێرێ بۆی مصادقەی بکە ئایا وا فەرەزەن یاسای ڕێفراندۆمیشانی هێنایە بەدەستی ئێمە ناو پەرلەمانە مناقەشەمان کرد و گەرچی نەتیجە و یاساکەمان دەرکرد ئەم یاسایە ئەگەر کەسێک لە بزوتنەوەی گۆڕان بێ نانیێرێ بۆ سەرۆکی هەرێمی کوردستان کە بڵێن ئێستا بەڕێز مەسعود بارزانی پڕی کردەوە لەبەرەوەی لە لای بزوتنەوەی گۆڕان مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان نییە ئەلێرا ئەگەرێکی وەرەکە دروستە بێت لەبەرەوە هەر کەسێ ببێتە باشە باسی تەنازولت کرد سعدە فەرموو بە ئەم بەڵێستەیە لەبەرەوە پێش هەموو شتێ پێش ئەوەی ئێمە سەرۆکاتی پەرلەمان کارا بکەینەوە پێویستە ئێمە دەست بۆ مەسەلەیە بین ئایا لایەنە سیاسەکان ڕێبکەون بۆ ئایندەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان چی لێ دێ ئەو کاتە ئێمە دەزین بۆ کارەکردنەوەی پەرلەمان ئاڵۆزیەکان و ناکۆکیەکان لە نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان لە خاڵێک بەنسبەت پارتی و لە خاڵێک بەنسبەت گۆڕانەوە کۆبۆتەوە بەنسبەت پارتی سەرۆکی پەرلەمان کێشەیە و بەنسبەت گۆڕان سەرۆکی هەرێم کێشەیە ئەگەر ئەوان بێنە پێشەوە من وەکو گریمانە قسە و باس لە گریمانەکرێت و ئەشوترێت کە ئەمە گریمانەیەکی بەهێزیشە ئەگەر ئەوان ڕازی بن کە هیچ کێشە نیە دکتۆر یوسف محەممەد سادق وەکو سەرۆکی پەرلەمان بمێنێتەوە ئایا لە بەرامبەرە ناشبێ گۆڕان کە ڕازی بێ بەوەی کە مامەڵە لەگەڵ کاک مەسعود بارزانی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان ئەمە ئەو دۆخە ئەمان گەڕێنەوە بۆ پێش 12 ئۆکتۆبر پێش 12 ئۆکتۆبر ئێمە وەزەمان چۆن بۆ لەگەڵ بەڕێز مەسعود بارزانی مەسعود بارزانی لە 19 ئاب وادەگەی کۆتایی هاتووە پێویستە ئەم بابەتە جارێکی کە لایەنە سیاسەکان لەسەری کۆبوونەوە و لەناو پەرلەمانە قەرار لەسەرەوە بدرێت بەڕێز مەسعود بارزانی و پارتی دوای خۆشەخوێت دانی پیانن کە بەڕێز مەسعود بارزانی وادەگەی کۆتایی پێهاتووە یعنی گرفتێکی گەورەیە یعنی گرفتێکی یاسایی گەورەیە لە بەردەمی ئەمە بەڕای من حەلکردنی ئەگەر تەنازولات بۆ یەکتر نەکەین و ئەگەر پارتی دیموکراتی کوردستان تەنازولات نەکات بەڕای من باشترین ڕێگا بۆ حەلکردنی ئەم مەسەلە پێت وایە بە دانیشتن و ڕێکەوتنی سیاسی هەر ئەمە تەواوە باشترین ڕێگا بۆ حەلکردنی ئەم کێشەیە دیاریکردنی وادەی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستانە و سەرۆکاتی پەرلەمانی کوردستانیشە ئەوە حەلی ئەو گرێکیۆرێنەکە بەی جۆرە ئەو گرێکیۆرێ حەل ناکات باشە یعنی ئەبێت سەرۆکاتی سەرۆکی هەرێم جارێکی کە هەڵبژاردننی بۆ بکرێتەوە بەڕێز مەسعود بارزانی هەڵبژاردنەکە دیاری کراوە بەڵێ هەڵبژاردنەکە دیاری کراوە لە بەیاننامەکەی دکتۆر یوسف سەرۆکی پەرلەمان لە 29/5 ئەو داوای کردووە پێش ئەوەش بڵێن لە دانیشتەکان ئاماژە بۆ دراوە هەڵبژاردنەکە وادەکەی دیاری کراوە لە مانگی 11 دیاری نەکراوە بە ڕۆژ ئەو جدیەتی 6/11 دانراوە ئەو کاک یادگار زۆر واضحات چۆن جەخت لەسەر 25 نۆ ئەکرێتەوە بۆ مەسەلەی ڕێفراندۆم بەو شێوەیە جەخت کۆمیسیۆن ڕانەسپێراوە بە ڕەسمی کە بڵێ تۆ 6/11 هەڵبژاردننی سەرۆکاتی پەرلەمان سەرۆکاتی بەڕای من بەڕای خۆم و کتەوەقەی خۆم نە ئینتیخاباتی سەرۆکاتی پەرلەمانەکرێ نە پەرلەمانەکرێ و نە سەرۆکاتی هەرێمی شکرێ باشە من لەسەرەوە پرسیارێکم هەیە بەڵام نە لە ڕووی اقتصادیەوە مهەیەن نە لە ڕووی سیاسیەوە مهەیەن نە بارودۆخەکەش لە ڕووی ئەمنیەوە باشە پێشەوەی ئەو پرسیارە بکەم ئەم پرسیارت با لێ بکەم جەناب تەنەڵسوڕاوێکی دیاری بزوتنەوەی گۆڕان و ئەندامی پەرلەمانی بزوتنەوەی گۆڕانن بزوتنەوەی گۆڕان داواکاری چییە بۆی بێتە ناو پرۆسەی ڕێفراندۆمەوە ئێمە بەش بە حاڵی خۆمان گەڕانەوەی بارودۆخەکەیە بۆ پێش 12 ئۆکتۆبر وەکو بتەمان منمە ڕای خۆم وەک عومەر عینایەت لێرە وەکو پیجار بدەم گەڕانەوە بۆ پێش 12 ئۆکتۆبر کاراکردنەوەی پەرلەمان بەو شێوەی کە هەیە ئەو کاتە لایەنە سیاسەکان دابنیشن بۆ حەلکردنی کێشەی سەرۆکایەتی هەرێم و جەنابی کاک مەسعود خۆشی داوای ئەمەی کردو کاک مەسعود بارزانی خۆی وتی گۆڕانکاری لە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکاتی پەرلەمان و سەرۆکاتی حکومەتجووری کاتی ئەوان ڕازی بن بە گۆڕانکاری لە سەرۆکایەتی حکوومەت و لە سەرۆکاتی هەرێمی کوردستانە گۆڕستنەوەی گۆڕانش ئامادەیە گۆڕانکاری بکە لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستانە بەبێ دانیشتنە ماکرێ ینی لە دوورەوە لە ڕێگەی ڕاگەیاندن و فەیسبوکەوە یەکتر دواندن ئەکرێ بەڕای من ئێمە بەم شێوەیە بەم شێوەیە کە ئێستا پارتی وێشێتی پێکەوە کۆ بنەوە و یەکێتی و گۆڕان پێکەوە کۆ بنەوە و بیەگرتو لەگەڵ پارتی کۆ بێتەوە لەگەڵ لایەنەکانی کۆ بێتەوە بەڕای من ئەمە نامانگەێتە ئەنجام بە هیچ لەسەر یەک مێز هەمووان پێکەوە دانیشتنی ڕاشکاو بن لەگەڵ گرفتی سیاسیمان هەیە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان دانیشتنیەکی حاسیم و حاد بکەن لە نێوانی خۆیانە بۆ ئەوەی دەستخەنە سەر برینەکان من کاتم زۆر نەماوە مەبەستمە ئەم پرسیارە بکەم و ئەمەوێ بزانم تۆ تا چەند
ئەم پرسیارەی من پشت ڕاستەکەیتەوە تا چەندە ڕاستە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان داوایان کردووە تەمەنی پەرلەمان بۆ 2 ساڵ درێژ بکرێتەوە بزنەوەی گۆڕان داوای کردووە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان من ئەڵێم تا چەندە ڕاستە و پشت ڕاستیە بە هیچ جۆرێ بزوتنەوەی گۆڕان لەگەڵ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستانە نییە و لەگەڵ ئەوەیە هەڵبژاردن لە کات و ساتی خۆیان بکرێت و ئێمە بەی جۆرە داوایشتی وەمان باشە دوا پرسیارم سەبارەت بە ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان ئایا بڕیارە بەم زوانە ڕێکخەرێکی گشتی بۆ بزوتنەوەی گۆڕان دیاری بکرێت من ئەم بابەتەم لەگەڵ برادران لە ئەوەی کەوا دەستڕۆیشتووە ئەوەی کەوا خانەی ڕاپەڕاندنی ناوەنی ئەنجومی ڕایۆژکاری ناوەنی ئێمە دەستورێکمان هەیە باش و ئەم بابەتەمان لەگەڵا وژادوون بەپێی ئەو دەستورە بەپێی مادەی 14 دەستورەکەی ئێمە ڕێکخەری گشتی پێویستە لەلایەن جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان و هەڵبژێرێ هەر ئەندامێکی دیاری بزوتنەوەی گۆڕان ئەندامی جواتی گشتی بێ یان جواتی نیشتیمانی بێ یان لە دەرەوەی جواتەش بێ بۆی هەیە خۆی بژێرێ بڕای من دوای بەبێ کۆنگرە دوای بەڵێ پێویستی بە کۆنگرە نییە بە هیچ جۆرە پێویستی بە کۆنگرە نییە و بۆ ماوەی 2 ساڵە و من دواتەوە خواکەم لە دوای چلەی کاگنۆشیوان ئیتر بزوتنەوەی مەتەوەقعی کەسێکی دیاریکراو هەیە کە گۆڕان چاوی لەسەری بێ کە هەموو کەس مافی هەیە هەموو کەسێک لە بزوتنەوەی گۆڕانە بەشێک چانسی زۆرترە من ناتوانم بڵێم بەڕاستی نامەوێت ناو بهێنم لە ڕووی نەکەومە خانەی ئەوەی لایەنگری چی ئەەکەم و لایەنگری کێ ناکەم بەداخەوە منم بەڵام بێگومان بەلەوەی لە دوای ئەم چلەوە ئیتر هەنگاوی زۆر دروست ئاهاویژێ بۆ ئەوەی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان دیاری بکەن باشە کاک عومەری حاجی عنایەت پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی کوردستان و هەڵسوڕای بزوتنەوەی گۆڕان زۆر سپاس بۆ کاتی بە ئێمە و بە بینەرانت بینەرانی ئەزیز ڕێزی یادگار فایق و ئەم ستافە بەڕێز و ماندونە ناسە لە شاری سلێمانی و شاری ئەولێر قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان سپێرم ماڵتان هەمیشە ئاوادان بێت.